کارەساتی هەکاری یان داستانی هەکاری ڕووداوێک 45 ساڵ لەمەوبەر ڕوویداوە کەچی ئێستا بۆتە خاڵێکی نوێی ناکۆکیەکان سەرکردە سەربازیە دەست بەتاڵەکانی پارتی و یەکێتی بە دوای بیانودا دەگەڕێن بۆ شەڕ. ڕووداوێک کە 45 ساڵە ڕوویداوە ئێستا ئاگری شەڕ لە نێوان دوو پارتە دەسەڵاتدارەکەی باشووری کوردستان خۆش دەکاتەوە. دووریشنەی گێڕانەوەی بیرەوەری یەکەمی شەڕی براکوژی و کوردکوژی نێوان یەکێتی و پارتی شەڕێکی تر هەڵبگرسێنێت. سەرکردە سەربازیەکانی هەردوو حیزب پاڵپشت بە فۆپێداکردنی میدیا و سۆشیال میدیا و هاندانی هاوڕێ سەربازیەکانی تریان بەردەوامن لە گەشتکردنەوەی ئەو پشکۆیی کە خەریکە نێوماڵی کوردی دەسووتێنێت. سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕووداوی هەکاری بە کارەساتی هەکاری و سەرکردەکانی پارتی دموکراتی کوردستانیش بە داستانی هەکاری ناوی دەهێنن. ئەو ڕووداوا کە لە مانگی حوزەیرانی ساڵی 1970 لە نێوان سەرکردایەتی ئەو کاتی یەکێتی و قیادە موقەتە سەرکردایەتی کاتی پارتی ئەو کات ڕوویدا و تیایدا زیاتر لە 200 پێشمەرگە کوژران و سەدانیش بریندار بوون و بەدیرگیران. پێشتر و پێش 11 ڕۆژ کەمال کەرکووکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی لە دیمانەیەکدا لەسەر چۆنیەتی و ڕاستی ڕووداوەکانی هەکاری گوتبووی پلانی یەکێتی لەو ڕووداوە دروستکردنی شەڕی ناوخۆ بە کوشتانی عەلی عەسکەری و ئەندامی مەکتەبی سیاسی و دکتۆر خالید بوو. دوای لێدوانەکەی کەرکووکی سەرکردە سەربازیەکانی یەکێتی بە 12 جاری لەسەر یەک وەڵامی سەرکردەکەی قیادە موقەتەیان دایەوە و پارتیان تۆمەتبار کرد بە داڕێژەری پلانی یەکەمی شەڕی ناوخۆ. شەڕە نوێیەکەی نێوان یەکێتی و پارتی بەهۆی خراپی دۆخی پەیوەندیەکانی هەردوو حیزب زیاتر تەشەنەی سندووە و هەر سەرکردە و پلەدارێک بۆی بگونجێت و دەستی بەتاڵ بێت با زمانێکی زبر قسەیەک لەسەر ڕووداوەکە دەکات و هێندەی تر گەمەکە قوڵتر دەکات و بەنزین دەکات بە ئاگرەکەدا. جارجار بەهۆی نێوەندگیری هێندێک سەرکردە و بەرپرسی هەردوو لات دۆخەکە کەمێک هێورتر دەبێتەوە. بەڵام دواتر بە لێدوانێک هێندەی تر دۆخەکە دەشڵقێت و هێندەی تر پەیوەندی هەردوو لات گرشتر دەبێت. سەرکردە سەربازیەکانی یەکێتی و پارتی لەم ماوە کەمەدا لەباری ڕووداوەکانی هەکاری زیاتر لە 16 جار وەڵامی یەکدیان داوەتەوە کە دیارترین ئەو کەسانەشی کە لێدوانەکانیان کاریگەری هەیە لەسەر تێکچوونی دۆخەکە لە پارتی دموکراتی کوردستان کەمال کەرکووکی و عەلی عەونی و ئەنوەری حاجی عوسمان، لا یەکێتی نیشتیمانیش ئاسۆ مامەند و ڕەحبەر و مەلا بەختیار و چەند سەرکردەیەکی ترن. تۆندبوونەوەی دۆخەکە گەیشتووەتە ئاستی هەڵدانەوەی مەلەفی تایبەت و دەستبردن بۆ نهێنیەکانی یەکدێ. لا نمونەی ئەو لێدوانە بوو کە ئاسۆ مامەند ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی گوتی کەمال قەناسا ئەو پیاوەی تەنها تەقەی خۆشی بە قەناسەکەی کردووە. ئەما جگە لە شەڕی گەرمی میدیا سێبەرەکانی هەردوو حیزب لەسەر ئەم ڕووداوە هێندەی دیکە گرژیەکانی تونتر کردووە. سەرەڕای هەموو ئەمانە بابەتێک کە جێگای بێزراوی هەموو کەسێکە. ئەویش کولانەوەی برینی شەڕی براکوژیە بە جۆرێک مەلا بەختیار دەڵێت یەکەم شەڕی براکوژی لەسەر دەستی پارتی سەری هەڵداوە. لا بەرامبەردا ئەنوەری حاجی عوسمان دەڵێت کە تەوقیدی یەکەم شەڕی براکوژی دەگەڕێتەوە بۆ گوندی کۆلیتان لە سنووری سەید سادق و ناوپارێز. ئەو دەڵێت مەفرەزەکانی ئێمە و یەکێتی لە ڕۆژی 14 چواری ساڵی 1970 بە ناوی دەعوەتەوە نزیکەی 31 پێشمەرگەی ئێمەیان دەستگیر کرد کە ئەماش هۆکاری شەڕەکەی هەکاری بووە. کەواتە یەکێتی هۆکار بووە بۆ دەستپێکردنی شەڕی براکوژی نەوەک قیادە موقەتەی ئەو کاتەی پارتی. بەڕای بەشێکی زۆر لە شارەزایانی سیاسی و چاودێرانی دۆخەکە شەڕە نوێیەکەی هەردوو حیزب پەیوەندی بە چەقبەستووی دۆخی هەرێم و خراپتربوونی پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتیەوە هەیە. بەو جۆرەش کە هەڵڕۆژە و سەرکردەیەکی تر وەڵامێکی تونتر بۆ بەرامبەرەکەی دەنێرێت و چاوەڕێش ناکرێت هەروازوو گرژیەکان کۆتاییان پێبێت. دەستبەتاڵی و بێکاری بەشێک لەو سەرکرداناش ڕۆڵی سەرەکی هەیە لا زیاتر تەشەنە سەندنی گرژیەکان و تێکچوونی زیاتری پەیوەندی هەردوو حیزب.